بەدەنگی 57 ئەندامی پەرلەمان پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعید هەڵگرتنی پارێزبەندی لە سەر سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی بە دەنگی فراکسیۆنی پارتی و فراکسیۆنە کەمەنەتەوەیەکان و بەبێ ئامادەبوونی سەرۆکی پەرلەمانی کوردستان کاردانەوەی بەرفراوانی کەسایەتی و ڕۆشنبیران و پەرلەمانتارانی خولی پێشووی پەرلەمان و زۆرینەی هاوڵاتیانی لێکەوتەوە. لەوبارەوە ئەبوبەکر هەڵەدنی پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی ئەمڕۆ بە ڕۆژێکی ڕەش بۆ پەرلەمانی کوردستان ناو دەبات و دەنووسێت 29 ساڵە لە پاڵ کوردایەتی دزی و تاڵان و بڕۆ ئێستاش لە پشت یاسا سەپاندنی حکومڕانی کوتەک و چاوترساندن و لاجاتی دادگایی گەل بۆ خراپەکاران ئیرادە و ویستی گەل دادگایی دەکرێت. هەڵەدنی ئاماژی بەوە کردووە پاساوی ئەوانی ئەمڕۆ لە کۆبوونەوەی پەرلەمان بەشدار بوون کە با یاسا سەروەر بێت هیچ بنەما و ئەسڵ وەساسێکی نەبوو، چونکە دەرکەوت یاسا بۆ هەمووان نییە بەڵکو بۆ هەندێکە، بۆ ئەوانی لە ئێستا و داهاتوو بە چەکی یاسا بێدەنگ دەیانەوێ ئەزموونی دەستگایەکی ئەمنی وەکو پاراستن کە بەرپرسەکەی بۆ بە سەرۆکی حکوومەت بیهێنن بیسەپێنن بەسەر حکومڕانی هەرێمی کوردستانە. هاوکات فاروق عەلی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بە سۆران عومەر دەڵێت تۆ سەرکەوتوو براوەیت، تۆ دەنگی دلێر بووی باڕووی ستەم و گەندەڵکاری، تۆ ڕازگۆ بوویت لە بەرامبەرەوە بەڵێنانی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بە هاوڵاتیانتدا. فاروق عەلی ڕوو لە پەرلەمانتارەکەی کۆمەڵ دەڵێت بەسە بۆ تۆ کە زۆربەی هەرە زۆری هاوڵاتیانی بە ویژدان پشتیوانی لێ دەکەن کە منەوانی خۆیان دەکەنە قوربانی بەرژەوەندی خەڵکی. تۆ یەکێک بوویت لەو کەمانە، تۆ لە تاقیکردنەوەی خۆت دەرچوویت و دڵنیام تۆ سقالێک لە سەر دڵت قورس نییە و ئێستا ویژدانت ئاسوودەیە چونکە لەسەر قوتی خەڵکی هاتوویتە دەنگ و بەگشت ستەم و نادادیدا چوویتەوە. پێم وایە لە کوردستانی ئێمەیە لای خۆشەوە ڕۆژنامەنووس ئاسۆ سەردی نووسیوێتی ئەوەی ڕوویدا جگە لە کۆمیدیایەکی بێتام هیچی تر نەبوو، تەنها جەختی لەو ڕاستیە کردەوە کە لە کوردستاندا تەنها دەسەڵاتە و دەسەڵاتەیە کە هێزی چەکداری لە پشتە و پارەی بەدەستەوەیە. لاواسترین دەسەڵاتی دام و دەستگای یاساییەکان و بگرا هەڵبژێردراوەکانیشە. ئاسۆ سەردی و تووشێتی بێگومان ئەنجامی هەموو ئەمانە سوککردن و بێنرخکردنی پەرلەمان و کاری پەرلەمانتاریە. ئەمە شامانجێکە لە ئامێژە کاری بۆ کراوە و بۆی دەکرێت. هەر لەو ڕۆژەوەی کە چەند چەکدارێک جورئەتیان کرد ڕێگری لە سەرۆکی پەرلەمانێکی هەڵبژێردراو بکەن و بۆیان بچێتە سەر ئەم دۆخە چاوەڕوانکراو بوو. هەروەها مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی نیشتیمانی تشکی خستووەتە سەرەوەی کە لێکەوتەکانی هەڵگرتنی پارێزبەندی سەر سۆران عومەر خراپ دەبێت، هەروەکو چۆن دەرکردنی فراکسیۆنی گۆڕان و سەرۆکی پەرلەمان لێکەوتەی خراپیان لێکەوتەوە لە ڕابردوودا. مەلا بەختیار ئاماژەی بەوە کردووە کە لەم دۆسیەدا ڕێگەی دیکە بگیرایەتە بەر کاریگەرتر دەبوو. هیواشی خواستووە کە ئەم کێشەیە لە پەرلەمانی کوردستان و عێراقیشدا نەبێتە مای قڵیشی زیاتری نێوان لایەنە سیاسیەکان. لای خۆشەوە پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح بە سەرسوورمانەوە پرسیوێتی بڵێ سۆران عومەر بەرپرسی دۆسیەی دزینی داهاتی چەند ساڵی نەوت و قەیرانی موچە و بە هەدەردانی سامانی گشتی و وێرانکردنی ژێرخانی ئابووری و ڕیفراندۆمە شومەکە و دۆڕاندنی نیوەی خاکی کوردستان و بە هەدەردانی خوێنی شەیدان و ئابڕوچوونەکانی بەغدا و قمارکردن لە سەر چارەنووسی خەڵک نەبێت و ئێمە نەمانزانی بێت و حکوومەت لە سەر دادگایکردنی سوورە تا ئێساوەی ئێمە بینی و بەنام ئیسماعیل گەڵاڵیش پەرلەمانتاری خولی پێشووتری پەرلەمانی کوردستان ڕایگەیاندووە ئازادی مافە و ناخرێتە دەنگدانەوە. ئەوەی سۆران عومەر وتوێتی وەیانەوەی بیکەنە بیان و بۆ لابردنی پارێزبەندیەکەی بەشێکە لەو ئازادی بە پەرلەمانتار دراوە بۆ ڕاپەڕاندنی ئەرکەکەی، بۆیە نابێ بە ناوی زۆرینەی پەرلەمانەوە ئەو مافەی لێ زەوت بکرێ.